بڕینی بەربەڵاوی هێلەکانی ئەلەکتریک وڵاتێکی پەخستووە کە تازە لەسەر ئەژنۆدایە. وهاکە ڕەساتە مرۆڤایەتەکە فشاری بەسەر فرەتر لە 3 ملیۆن فەنزوێلی هیناوە وڵاتەکە بەجێ بهێڵن. ستێڤانی کۆنترێراس یەکێک لە دانیشتوانی کارەکاسە. ئێمە ئەلکتریکمان دەوێ و بەس ئێمە دەمانوێت دووزەکە بگەڕێتەوە. نیکۆلاس مەدۆرۆ ئەو پیاوەی کە لە ساڵی 2003 شوێنی هۆگۆ چاڤز چەپی خوێنگەرم گرتەوە تاوانباری واشنگتن دەکات لە گوێرەگرفتەکانی ڤەنزوێلا. ئێمە ڕوبەڕووی گەورەترین هەڕەشەین کە لەلایەن ئەمپریالیزمی ئەمریکاوە ڤەنزوێلا لە سەراپای مێژووی 200 ساڵدا بینیوێتی. لە ڕۆژ یەکشەممە کاربەدەستکی باڵای کۆشکی سپی ڕەوانینی خۆی بۆ ئایندەی مەدۆرۆ باس کرد. هیوادارم ئایندەی بریتی بێ لە ژیانێک لە کەنار دەریایەکی خۆشدا لە شوێنێکی دوور لە ڤەنزوێلا. بەڵام ڕاوشکاری ئاسایشی نیشتمانی وتی هاوڵاتیانی ڤەنزوێلین کە دەبێ دڵنیابن لەوەی ڕێبەری ئۆپۆزیسیۆن خوان گوایدۆ سەر بکەوێت. یاسادانەرانی وڵاتە یەکگرتووەکانی شەڕوەها بیر و بۆچوونی خۆیان دەربڕی بە ناردنی پەیامەکانیان بۆ ڤەنزوێلا. شەڕی ئێوە بۆ ئازادی و سازدانۆی دموکراسی شەڕی ئێمەیە و جیهانی ئازاد لە بیرتانی نەکردووە و لە بیرتان ناکات. زۆری دیموکراتەکان پشتگیریان لە سزاکانی بەڕێوەبەرەتی ترامپ کرد بۆ سەر ڕژیمی مەدۆرۆ. بەڵام دەڵێن دەستێکەڵاوی لەشکری وڵاتە یەکگرتووەکان دەبێت لەسەر مێزدا لابدرێت. قسەی بێکردار لە ڕاستیدا دیکتاتۆرەکان بەهێز دەکات. تەنها بەرژەوەندیەک کە ئێمە هەمانە ئاشتی ئازادی و دیموکراسیە بۆ هاوڵاتیانی ڤەنزوێلا. دیپلۆماتی باڵای وڵاتە یەکگرتووەکان بۆ ڤەنزوێلا هەوڵیدا لە دڵنیاکردنی یاسادانەرانی وڵاتە یەکگرتووەکان کە کردداری لەشکری بیری لی نەکراوە. بێگومان ئەوە نەخوازراوە و ئەو ئاڕاستەیە نییە کە بەڕێوەبەرایەتی لەبارەیەوە قسە دەکات. بۆڵتن کە لە مانگی ڕابردوو لە کۆشکی سپی سەبارەت بە ڤەنزوێلا قسەی کرد وتی سەرۆک داناڵد ترامپ هەموو بژاردەکانی لەبەردەستایە. بەڵام لە ڕۆژ یەکشەممە نەبیست هیچ پێشبینیەک بکات. ڕاوشکاری ئاسایشی نیشتمانی جان بۆڵتن وتی با ببینین چی ڕوودەدات.